ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن بابەتی ئەندامە بەکارهاتوو بەکار نەهاتووەکان و خۆگونجاندن. دوای ئەوەی بینیمان یەکێک لە دەستپێکەکانی داروین کە بریتیە لە لەیەکچوونی نێوان زیندەوەران هیچ بناغەیەکی نییە، یەکێکی دیکە لە بنەما سەرەتاییەکانی داروین کە بریتیە لە پوکانەوەی ئەو ئەندامانەی کە بەکار نایەن و بانگەشەکەی لامارک بەوەی سیفەتە تازە بەدەستهاتووەکان لە ڕێگەی بۆ ماوەوە بۆ نەوەکانی داهاتوو دەگوازرێنەوە تاوتوێ دەکەین. لە ڕاستیدا ئەو ئەندامانەی کە لە مرۆڤدا زیاتر بەکاردەهێنرێن بە تایبەت ماسوولکەکان گەشەیەکی زۆرتر دەکەن. ئەو کەسەی یاری بەرزکردنەوەی قورسایی دەکات دوای ماوەیەک بە تایبەت ماسوولکەکانی قۆڵی زۆر بەباشی گەشە دەکەن، بەڵام کوڕی ئەو یاریزانە هەرگیز بە ماسوولکەی بەهێزی قۆڵەوە لەدایک نابێت. ئەویش بۆ ئەوەی ماسوولکەکانی قۆڵی بەهێز بن پێویستە یاری بەرزکردنەوەی قورسایی بکات. بە هەمان جۆر جوولەکەکان نزیکەی 4000 ساڵە منداڵەکانیان خەتەنە دەکەن، بەڵام بە درێژایی ئەم ماوە دوور و درێژە هیچ منداڵێک نەبینراوە کە بە خەتەنەکراوی لەدایک بووبێت. مسلمانەکانیش زیاتر لە 14 سەدەیە خەتەنە دەکرێن، بەڵام نەبینراوە منداڵێک بە سونەتکراوی لەدایک ببێت. لەبەر ئەوە بانگەشەکردن بۆ ئەوەی گوایە ئەو سیفەتانەی کەنەوەیەکی دیاریکرا و دواتر بەدەستیان هێناوە لە ڕێگەی بۆ ماوە دەگوازرێتەوە بۆ نەوەکانی داهاتوو، بە تایبەت لە شێوەی یاسایەکی جێگیردا لەگەڵ زانست و شەرەفی زانستدا یەک ناکرێتەوە. بە وێنەی ئەمە پوکانەوەی ئەو ئەندامانەی کە بەکار نەهێنراون و پاشان گوێزرانەوەیان بەم شێوەیە بۆ نەوەکانی داهاتوو گەشەکردنی ئەوانەی کە بەکار هاتوون ئەفسانە و خورافەیە. لامارک بانگەشەی ئەوە دەکا کە گوایە زەرافە لەبەر ئەوەی هەستی کردووە بە پێویستی درێژبوونی ملی بۆ لق و گەڵای بەرزی درەختە بەرزەکان، ملی بە شێوەیەکی نائاسایی درێژ بووە. لە ناو ئاژەڵاندا کام ئاژەڵ نایەوێت ملی درێژ بکات و گەڵای لق و پەلە بەرزەکان بخوات؟ داخۆ بۆچی تەنها ملی زەرافە درێژ بووە و ئەوانی دیوەک خۆیان ماونەتەوە؟ بزنەکانیش بە بەردەوامی لەسەر گەڵای درەختەکان دەژین، بە جۆرێک وەک ئەوەی دوژمنی دارستانەکان بن، گەڵا و ڕووەک دەخۆن، بەڵام لەبەر ئەوەی ملیان درێژ نەبووە ناچارن بەردەوام بە درەختەکاندا هەڵبزنێن. مار لە بری ئەوەی لەسەر بەرد و خاک بخشێت ئایا حەز ناکات قاچی هەبێت؟ داروین ڕای وایە کە قاچەکانی مار بە تێپەڕبوونی کات بووکاونەتەوە. ئەم دژیەکەی ئێرە بە جۆرێک ڕوون و ئاشکرایە کە هەموو کەسێک دەیبینێت. ئەگەر پەرەسەندن لە جیهانی زیندەوەراندا هەبێت ئەوا دەبێت سەرەتا مار ئاژەڵێکی وەک کرم بوو بێت و پاشان قاچەکانی درێژ بووبن و کامل بوو بێت. جارێک دەڵێن لەبەر ئەوەی بەکاری هێناوە قاچەکانی درێژ بوون و پاشان دەڵێن چونکە مار قاچەکانی بەکار نەهێناوە پووکاونەتەوە. ئەمە لە کاتێکدا ئەگەر مار بە وێنەی ئەسب هاوڕێ لەگەڵ قاچدا بەهاتایەتە ئەم دنیایەوە ئەوە بە حەتمی قاچەکانی بەکار دەهێنا. چ هۆکارێک هەیە بۆ ئەوەی بەکاری نەهێنێت و ببێت بەخشۆک؟ لەلایەک بانگەشەی ئەوە دەکرێت چونکە مار قاچەکانی بەکار نەهێناوە تا ئەندازەی نەمان پووکاونەتەوە، کەچی لەلایەکی دیکە ئیدعای ئەوە دەکرێت کە لە ئەنجامی خشانی بەسەر زەویدا ملی درێژ بووە. ئایا ئەگەر ئەمە دژیەکی نەبێت چیترە؟ دیسان بەڕای داروین باڵندە دواتر و بە مەبەستی فڕین باڵی بۆ پەیدا بووە. ئەم بانگەشەیەش دیسان دژیەکێکی ڕوونی پێوە دیارە، چونکە بە گوێرەی ئەو بانگەشەیەی کە دەڵێت ئەندامی بەکارهاتوو گەشە دەکات و ئەندامی بەکار نەهاتوو دەپوچێتەوە، مانای وایە باڵندە هەتا ئەو کاتەی باڵەکانی شیاوی فڕین دەبن بەکاری نەهێناون، کەوایە دەبوو ئەو باڵانەی کە بەکار نەهاتوون و ماوەیەکی دیاریکرا و بێسوود بوون بپوچێنەوە و نەمێنن یان لە نەمانەوە نزیک ببنەوە. جگە لەمە بانگەشەیەکی لەم جۆرە چەندەها پرسیاری دیکە لەگەڵ خۆی دەێنێت. باڵندە پێش ئەوەی ببێت بە خاوەنی باڵێکی شیاو بۆ فڕین چۆن بە شێوەیەکی پلەبەند گەشەی کرد و چۆن لە ناکاو بوو بە خاوەنی باڵ؟ باڵندە چۆن هەستی بەوە کرد پێویستە ببێت بە خاوەنی باڵ و چۆن گەشەی بە باڵەکانیدا؟ هاوڕێ لەگەڵ هەستکردن بە پێویستی هەبوونی باڵدا بەردەوام ڕاهێنانی دەکرد و لە ناکاوێکدا باڵەکانی دەرکەوتن، هەتا ئەو کاتەی باڵندە بوو بە خاوەنی باڵ لەسەر زەوی و لەگەڵ ئاژەڵەکانی دیکەدا دەژیا. ئایا باڵندە ئەندامێکی وای هەبووە
کە پێشتر بەکاری هێناوە و بۆ ماوەیەکی دوور و درێژ پاراستوێتی و لە پڕێکدا بووە بەباڵ؟ ئەگەر وایە چۆن و بە چپاڵ نەرێک پاراستی؟ نە داروین نە ئەوانش کە بە وێنەی دۆگمایەک باوەشیان بە بیردۆزەکەیدا کردووە وەڵامی قەناعەت بەخشیان بۆ ئەم پرسیارانە پێ نییە. ئەوانەی پێداگرن لەسەر پەرەسەندن و بانگەشەی ئەوە دەکەن گوایە ئەندامە بەکار نەهاتووەکان بە تێپەڕبوونی کات دەپوچێنەوە و پاشان ئەم گۆڕانکاریە لە ڕێگەی بۆ ماوەوە دەگوازرێتەوە بۆ نەوە نوێیەکان وەکو بەڵگەیەک لەسەر قسەکانیان نمونەی ڕیخۆڵە کوێرە و لەوزەتێن دەهێننەوە. ئاماژە بە جێگای ڕیخۆڵە کوێرە دەکەن بەوەی کەوتووەتە نێوان ڕیخۆڵەی بچووک و ڕیخۆڵەی گەورە و لافی ئەوە لێ دەدەن گوایە لە باپیرانی ڕوەخۆرمانەوە بە میرات بۆمان ماوەتەوە و پوکاوەتەوە و بێسوود و بێکەڵکە. بە هەمان جۆر لەوزەتێن بە بێسوود دەزانن. ئەمە لە کاتێکدا ئەم ڕۆزانست دەڵێت لەوزەتێن وەکو بازگەیەک و خاڵێکی پشکنین وایە بۆ ئەو میکرۆبانەی کە لە ڕێگەی قورگەوە دێنە جەستەوە. پرۆفیسۆر ئۆسمان بارلاز لە کتێبی کلینیک و دەستنیشانکردندا دەربارەی ڕیخۆڵە کوێرە دەڵێت ڕیخۆڵە کوێرە سەبارەت بە مرۆڤ وەکو گەدەی دووەم وایە. دەوڵەمەندبوونی بە مولولەکانی خوێن و لیم گرنگی ئەم ئەندامەمان دەردەخەن. ڕەنگە لە داهاتوودا ببین بە خاوەنی زانیاری گشتگیرتر و دەوڵەمەندتر لەسەر ڕیخۆڵە کوێرە. تەنها ئەمەندەش پێم وایە سەر و زیادی دەرخستنی ناقۆڵاییەکانی ئەو بانگەشانە بێت کە هێنامانن. داروین باز لەوە دەکات کە مووەکانی مرۆڤیش بووکاونەتەوە و دەڵێت مرۆڤ لە باپیرە مودارەکانیەوە پەرەی سندووە و بەوەرینی مووەکانی بووە بە مرۆڤ. بەڵام کاتێک دێتە سەر ڕاوەکردنی ئەوەی بۆچی لە ئافرەتدا هەمان ئەو جۆرە مووانە بوونی نییە، پەنا بۆ بیانویەک دەبات کە بە هیچ جۆرێک لەگەڵ پەرەسەندندا یەک ناگرێتەوە و دەڵێت سەرنجڕاکێشی ئافرەت وا پێویستی دەکرد. لە ڕوانگەی حیکمەت و بەدیهێنانی خوای گەورەوە دەکرێت تەفسیرێکی لەم جۆرە بۆ بابەتەکە بکرێت. بەڵام تیۆریەک کە بوون و ژیان و گردون کە هەر لە گەردەکانەوە هەتا جم و جۆڵەکانیان شعورێکی گشتی و زانستێکی ڕەها و بەرهەمی ئیرادە و توانستێک دەردەخەن، دەبەستێتەوە بە مادە و سروشت و ڕێکەوتی بێشعور و بێزانست و بێ ئیرادە و بێ حیکمەتەوە. هانابردنی بۆ حیکمەت و هۆکارێکی خاوەن شعور لە بابەتی تەفسیرکردنی ئەوەی بۆچی هەمان ئەو موانەی لە پیاودا هەن لە ئافرەتیش دانین دژیەکی و خۆت زینەوە و ڕاکردنە، یان ڕاستتر بڵێین نەتوانینی خۆت زینەوە و ڕاکردنە. داروین لە بابەتی نەوەرینی مووەکانی سەری مرۆڤدا دیسان هەمان شت دەکات و دەڵێت لەبەر ئەوەی زەبری زۆر بەرسەر دەکەوێت پێویست بووە مووەکانی ئەوێ بمێننەوە. داخۆ لووت و نێوچاوان و لەوانیش زیاتر ئەژنە و پێیەکان زەبری کەمیان بەردەکەوێت وا مووەکانی سەر لووت و نێوچاوان نەماون و ئەوانی ئەژنۆکان کەمیان کورد بوونەتەوە و ئەوانەی سەرماونەتەوە. نیۆداروینیستەکان لە بابەتی خۆگونجاندنی زیندەوەران لەگەڵ ژینگەکەیاندا و هاتنی گۆڕانکاری بەسەریاندا ئەمەی خوارەوە وەکو بەڵگە دەهێننەوە. لەو جێگەیانەی ئەوروپادا کە پیشەسازی تیاندا بڵاوە دەپوتۆز و دووکەڵ بیناکان ڕەش دەکەن و لە ئەنجامدا دیاردەیەکی وەک ئیندۆستریال مێلانیزم دروست دەکەن. لە ژینگەیەکی لەم جۆرەدا لەبەر ئەوەی مۆرانە ڕەشەکان لە چاو مۆرانە سپیەکاندا لەسەر دیوارە ڕەشەکان باشتر لە دوژمنەکانیان دەشارێنەوە، ئەوە زیاتر دەزێن و زیاد دەکەن. ڕۆژێک دێت هەموو مۆرانە سپیەکان لە ناو دەچن و تەنها مۆرانە ڕەشەکان دەمێننەوە. ڕوون و ئاشکرایە نمونەیەکی لەم جۆرە هیچ پەیوەندی بە پەرەسەندنەوە نییە، چونکە پێش لە هەر شت چ ڕەشەکان و چ سپیەکان هەر کامیان بمێننەوە هەر مۆرانن. واتە هەروەک گۆڕان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی دی ڕوونادات، بە هەمان جۆر گۆڕانکاری لە نێو جۆرێکی دیاریکراویشدا ڕوونادات. مانای وایە مۆرانەکان ئەگەر دووچاری هەندێک هەلومەرجی تایبەت ببنەوە سیفەتی گۆڕانی ڕەنجیان هەیە و ئەوەش کە ڕوودەدات هەر ئەمەیە. خۆگونجاندن وەکو بەڵگەیەکی دیکە بۆ پەرەسەندن دەهێنرێتەوە و بانگەشەی ئەوە دەکرێت ئەگەر بوونەوەرانی هەمان جۆر لە ئەنجامی ڕووداوێکی سروشتی یا جیاکردنەوەیەکی دەستکرد دووچاری ژینگەیەکی جیاواز ببنەوە لەگەڵ ژینگە نوێیەکە خۆیان ڕادەهێنن. لە ڕاستیدا ئەم جۆرە گۆڕانکاریانە هەمیشە دەگونجێت ببیندرێن، بەڵام ئەم گۆڕانکاریانە ڕواڵەتین و لە هەمان جۆردا ڕوودەدەن. هەرگیز ناتوانرێت بانگەشەی ئەوە بکرێت کە گۆڕانکاری نێوجۆرێکی دیاریکرا و دەبێت بە بەڵگە لەسەر پەرەسەندنی زنجیرەیی نێوان جۆرەکان.
ئەگەر بانگەشەشی بۆ بکرێت ئەوە هیچ بەهایەکی زانستی نابێت.